سڵاوتان لێبێ طبعا ئێمە لەگەڵ مامۆستا ئەڵکەوزایر لە بەشی سێهەمە قسە بازێکی زۆری کە طبعا بۆ ئێمە هەمان ئەو ڕۆژەیە هەمان ئەو بەروارەیە با بڵێ کە ئێمە قسەی تیاکەین ئێستا بەشی چوارەمە مامۆستا تۆ باسی ئەو ئەلبومانت کرد کە بۆ لەیلا فەریقی و بۆ دڵنیا ڕەزازی و ئەوانە دوای ئەوە ئەوەی باغان و میرا و هەڵدێر و ئەوەی چۆپی فەتاح لەوە بەدواوە هاتینە سەر دەشتێش ئەنجا لە کۆتاییەکانی دەشتێ بوو لە ئەوەی دەشتێ کام ئەلبومە بوو هێلا هەڵپەبوو بالضبط دوای ئەوە من حەزەکەم ئاوا نەبێ چۆن مەسەرەن تۆ بێ حتا ئەوەی دەشتێش مەسەرەن تۆ چۆن دەشتێت ناسی دوای ئەوە ئەگەر بێ لەسەر لۆکەزایر چۆن ناسی یان ئەوانی هەر یەکێک لەوانە کە باسیەکەی بەلای ئەمەوە گرنگن یان بۆ ژیانی خۆت گرنگە بزانین چۆن ئەوانت ناسی خۆیان تەکلیفیان کرد چۆن بەسەر ئەوەی باخان و دایکی کە هاتن پەیوەندیان بە جەنابەت کرد بە هەمان شێوەیە خات و دەشتێ سپاس سڵاو دووبارە بۆ جەناب و بینەران و ئەمە وەکو مێژوویەکە کە باز دەکرێ گرنگە ئینسان هەتاکو لە ژیاندایە خۆی مێژووی خۆی لەگەڵ کەسێکی شارەزای وەکو جەنابتان خاوەن ئەزمون و شارەزا لە مەجالەکە بگێڕێتەوانێ چکم دوای خۆ دواتر ئەشوێن لێ شتەکان و خۆی باز ناکات من بۆیە زۆر خۆشحاڵم بەم بیرەوەریە کە لەگەڵ جەنابت دەیکەم بۆ خۆشم مێژووکی ڕاستەقینە تۆمار دەکەین پێکەوە ئەمە ڕۆژێک کە ئێمە قسەی لەگەڵ دەکەین لە داهاتوودا نەمن نە جەنابت ئینشاڵڵا تەمەنی جەنابت 100 ساڵە لەگەڵ جەنابتا بەڵام نامێنین بەڵام ئەوەی کە جەنابت ئێمە بە ڤیدیۆش دایدەنێن دەبێتەوە بۆ خەڵکێک کە سەیری کاتژووی دەکرێت قۆناغی ژیانی هەموو هونەرمەند ئەڵکەوزایر قۆناغێکە بۆ مێژوو ئێمە بەداخەوە ئێمە هیچ لەبارەی جەمال جەلال معلوماتی تەواومان نییە بەداخەوە ئێستا ماوە لە هەولێریشە محەممەد خەلی هیچی لەبارەوە نازانین خەڵکێکی زۆر هێویشی بیرەوەری زۆر گرنگە زۆر گرنگە جەناب دەکەم کە بەڕاستی گرنگی جەنابت و خوێندنەوەی جەنابت ئەفۆ ئێوە شایان سپاس دەکەم من مەمنونم من خۆم سپاس و تۆ بۆ من بێجگەلەوەی هونەرمەندێکی گەورەی بۆ من برای گەورەی منی تو شانازیەکەم بە قەڵەمی جەنابت بە ناسینی خۆت هەمیشە قەڵەمێکی بە ویژدانی جوانت هەبووە من لە کاتێک کە ڕخنەشت هەبوو ڕخنەکەم پێخۆش بووە چونکەم دڵنیام بۆ ئیزافە من بوو هەندێک جاریش شت دێتە پێشەوانێ لەوانە جەنابەت ڕائەکەت هەبێت لەسەر ئیشێکی من بێگومان کە ڕوونکردنەوەت بدەمە زیاتر من دێتە مەرحەلەیە دەشتێک طبعاً بە بەرنامەیەکی هەبوو بێ کۆنترۆڵ لە کوردستان تیڤ کچێکی هەروکی خوێت شیرینی ڕۆحسوو هاوڕەیەک لە هاوڕەکان ئەو هاوکارانە کاک حەمەشکاک باسی کردوتی محەممەد شکار بەڵێ وتی بۆ لەگەڵ محەممەد شکاکی ڕۆژنامەنووس بەڵێ ئەو کاتەکانی ڕۆژنامە گوێ موسیقە وتی بۆ ئەو کەسایەتێنەی هێمەلات وتم زۆر پێم باشە و زۆر پێم خۆش هات سەردانێکی کردم چێکی دڵپاک خوێن شیرین بەڕێز دروست وایە بەڵێ حرەکاتێکی جوان و قسە و پرۆژەی وەکو باسم کرد ئەلبومی هێلا هوپە لەدایک بوو و سەرکەوتنێکی زۆر باشی بەدەستێنا و کارێکی زۆر جوانمان کرد کلیپمان لە لوبنان کرد سەفەرمان کرد تێڕوانێکی تازە بوو لە هەڵبژاردننی ئەو ستایلە غەربیانە وەکو ئاماژە پێدا کاکاوەش بێگومان هاوکارێکی باش بوو لە پرۆسی و دروستکردنی و کارانە ئایدی جوانێدا بیرۆکەی جوانێدا بە من لەسەر کارکردن ئەم مەرحەلەی دەستی پێ کرد و تەوژمێکی زۆر لە گەنج ڕووی کردە من زۆر گۆرانەی فەردی دروست کردو باسییان ناکەم ئللا کە محەڵتەکانم بیرکەوێتەوانێ وڵڵاهی گرنگە باسییان کە هاتە سەری باسێکم دواتر لە حەڵقەیەکی متەنەوع پێم خۆشە ئەزانی مامۆستا ئەگەر داوای لێبوون دەکەم ئەگەر ملاحەزە بکە هەندێک شت هەیە لە قازانجی خۆتە باسییان بکەیت هەرچەند بتوانانی شتەکان بێتەوە خەیاڵت دەبێت زۆر گۆرانی هەیە ئێستا ئێمە کە گوێمان لێبێ یەکێکەڵێەوە ئاوازی فڵان کەسە یەکێک ئەوە
بەڵام ئەگەر تۆ خۆت ئێستا باسی بکەی ئەوە هی تۆە لەوانێ بێگومان. ئەبێتە یەکێکی تر بێگومان. ئەگەر خۆت ئێستا باسی ڕاستە. دەکەی. من پێم خۆشە لە دوای گێڕانەوەکان دواتر حەڵقەیەکی تایبەت دەکەین بە زۆر شتی فەردی. واللهی بزۆر کە باشە. ئەوانە باشترە بێت لەوەی کە هەندێک مێژوو هەیە لە کاتی گێڕانەوە باسی دەکەی، بەڵام هەندێک مەراحل هەیە دوای بە ملاحەزە من لای خۆم دەنووسم. زۆر گرنگە. کەسێکی وردت زۆر گرنگە. دەتوانین شتێکی تایبەت کۆتا حەڵقەی شتێکی متەنەوە زۆر بێ باش. هەتاکو کۆتایی 23 ناو دەنێن ئێمە پیشە. زۆر چونکە باش. حەزەکەم ئەزمموی ئاوازدانانم لە 93 تا 2023 کاتە 30 ساڵی ڕێک 30 ساڵی ئەزموم کە تەمەن 2500 گۆرانی تێپەڕان ئێستا بەرەو 2500 بڵێن 600 دەچم لە مانگی یەکدا ئەو تعدیلەکە دواتر باسی دەکەم. زۆر باش. مەرحەلەی دوای دەشتنی دەستی پێ کرد کە خاتو شانیا هەبوو کە ناوی نەغمە بە ئەسڵ. شانیا کچێکی بڵێن عەرەبە بەڕەگەس لە هەولێر دەژیا، هاتە لام و دەستمان بە کۆمەڵی گۆرانی جوان کرد لەوانە گۆرانی هەموو ڕۆژێ پێشەوەی بێتە لای تۆ گۆرانی بێژ بوو خەڵکەی ناسی ممثلە بوو، ممثلە بوو لە عێراق، نەک گۆرانی بێژ ئەکتەر بوو لە بەغدا. بەڵێ پاشان کە هات ناوبانگی منی بیست بوو حەزیکی بێکار لەگەڵ و تا ئێستاش لە پەیوەندی ئێستا لە ئیتاڵیا دەژی و مەراحلی 6 ساڵ جارێ 4 ساڵ جارێ کارمان هەر کردووە. آخر گۆرانی ڕۆژ باش کوردستانم بۆ کرد پێش 3 ساڵ پێش ئێستا سەردانی کوردستانی کردو و لە هەر پەیوەندی داین. دوای دەشنێ ئیشت بۆ شانیا مەرحەلەی دەشنێ و شانیا پێکەوە بوو بێکەوە. بەڵام هیچ دەشنێ زووتر تەواو بوو بڵاو کرایەوانێ. شانیان دەست پێ کرد بوو 3-4 گۆرانیم بۆ کرد بوو لەوانە شارێکی مامۆستا بۆ بێکەس، لەوانە شارێکی خۆم بوو، شاعرێکی کاکرەت سەنگاری بوو، هەروەها شاعرێکی لێرەدا گۆرانێکم کرد هاو بە شانیا وتی لەگەڵ گەنجێک خەڵکی هەڵەبجە بوو بە ناوی جەلال، گۆرانی کاتێک ناوی بوو. ئەو دوو گۆرە ئەو گۆرانێ هەردوو کەسەکان و توانە وەکو مێژ و خراپ نێ بازوانەوەی دوانی ئەو ئەلبوم نەبوو چەند گۆرانیەکت بۆی کرد هیشانێ ئەلبومێ بوو ئەلبومێ بوو بەڵام بە مەرحەلەیەکی درێژ ئیشمان لەسەر کرد. ئەلبومەکەی ناوی چی بوو؟ جوانترین چاو شاعری دکتۆر ئاراس بوو. دواتر پرۆسەی کارکردن بەڵێ پرۆسەی کارکردن لەگەڵ لۆکەزانێک دەستی پێ کرد لۆکە بە هەمان شێوە کچێکی بەڕێز خاتونێکی شیرین سیمایەکی جوان کچێکی باش بە ئیستعدادێکی جوان زۆر حەزی لە مەجالەکە بوو. هات دەستمان پێ کرد بە ئەلبومی هاتە کوردستان بەڵێ لە سویسرا گەڕایەوە لە سویسرا دەژی هاتە کوردستان و باسمان لەسەر جۆری ئەلبومێک کرد کە لە دەتران هەموو ئەمانە پێش ئەوەی ئیشیان بۆ بکەی بێگومان جۆت لە دەنجان بووە کە بەڵێ بەس داهاتن بە فعلی گۆرانیان بۆ منەوە لۆکە گۆرانی تۆمارکردنی نەبوو یەک گۆرانی تۆمار کرده بوو لە یەک بەرنامەش دەرچوو بوو دەرچوونی بەس هەر ئەوان بوو و هاتە لای لە کوردستان لە دەرەوە لە دەرەوە بەڵێ هاتە لای من ئەوانە پرۆسەکانت لەسەر دەستی من دەستی پێ کردووە گۆرانی دە گۆرانیم بۆ کرد یەکەم ئەلبومی بە ناوی SMS اختیارکردنی ناوەڕێژ بۆ خەڵک ئەو شتانە تازە بوو مەسەڵ ئەو شتانە شارێکی جوان بوو SMS و دواتر گۆرانەکانی تری کۆمەڵک شاعر تێدا بەشدار بوو لەوانە کاک حەمەد سەعید ئیبراهیم کاک حەمەد سەعید حەسەن لە یەکەم ئەلبومی بەڵێ دکتۆر ئاراس عەبدولکەریم کاک ڕەند سەنگاوی هەروەها کاک ئەدیب چلکی ئەدیب چلکی بەڵێ شاعری ناسراوی کورد هەروەها وی لەسەر خەیاڵم لە ئەلبومی یەکەمیدا ئەو شاعرە بوو گۆرانی کشی بە هاوبەش لەگەڵ هونەرمەند میرا بەیەکەوەکان ساڵی نوێ لە هەمان من بینم نەکردەوە لای هەتی کە ئەو گۆرانی مەکرد ئەو فەراغانە پڕکەمەوە کە گەنج دەیەوێت ئەمە گرنگە ساڵی نوێ گۆرانی بە عەرەبی هەبوو بە زمانەکانی تر هەبوو تۆ باسی ساڵی نوێ و دیاری گۆڕینەوەی بینی گەنجان لەگەڵ یەک لە پرۆسەکاندا من بیرم کەسە ئەو شتە دەکرد گەنج چی دەوێت قسەم دەکرد ئەو ملاحەزانەی موسی بوو ئیشت لەسەر دەکرد دەفتەرێکم نابوو کە ئیشت دەکرد ئەو دەفتەرم سیر دەکرد دەوانێت مقاتم لێ دەدا ئەوم تەواو کردو ئەوم تەواو کردو ئەوم کردو ئەوم نەکردو ئەلبومێکی زۆر جوان بوو گۆرانی ترسێکم کلیپی بوو کە بڵاومان کردەوانێ دیسان لەدایک بووی بۆ چێکی تازە دەنگێکی ڕاقی ستایلێکی جوان
هاتە مەیدانەوە و سەرکەوتنێکی باشی بەدەستهێنا. دەنجێکی ناوازەش بوو. بەڵێ لەو کاتەشدا دیسان ئەلبومی خات و تاراتەوە بوو تارە ڕسوول ئەلبومی یەکەمی 2 هەفتەیە کە گۆرانی 2 هەفتەیە ئاوازی من و چەند گۆرانێکی من ئەلبومەکە چەند گۆرانی بوو؟ ئەلبومەکە 8 تراک بوو، 4 من بوو. بە ناوی چی بوو؟ 2 هەفتەیە. 2 هەفتەیە بەڵێ 2 هەفتەیە سەرکەوتنێکی زۆر باشی بەدەستهێنا. بەڕاستی ئەتوانم بڵم تاراخان ڕاستە گۆرانی و تۆ پێش من و خۆی ئەزمۆنی هەبوو، بەڵام 2 هەفتەیە خستێ مەرحەلەیەکی تر لەگەڵ نزیک خۆی گۆرانی 2 هەفتەیە بەڕاستی یەکێک بوو لە گۆرانیە هەر باشە تا ئێستاش ڕاستی مێژوێکی گەورە جوانی بۆ هەردووکمان دروست کرد و کاک حەمەد سەعید دەستی خۆش بێ شعرەکە زۆر شعرێکی جوان بۆ حەمەد سەعید حەسەن. لێرەدا 3 مەرحەلە هاتە پێشەوە: بڵاوبوونەوە ئەلبومی لۆکە زاهیر، بڵاوبوونەوە ئەلبومی شانیە، بڵاوبوونەوە ئەلبومی خات و تارە ڕەسوول، ئامادەکردن بۆ ئەلبومێکی نوێ هونەرمەندێکی نوێ دیسان هانی. بەڵێ هانی لەو کاتە من کۆڕەک تیڤی وەرگرت، تەلەڤیزیۆنی کۆڕەک دروست بوو بەڕێوەبەری ئەو تەلەڤیزیۆن لە کاتێکنەوە یەکەم بەڕێوەبەری کۆڕەک وەکو مێژوو من بوو. پێش من 1-2 کەسیان هێنا بوو، ئیشەکانیان گونجاو نەبوو، نەچوو بۆ سەریانی بڵاو نەبوو تەلەڤیزیۆن نەچوو بەخش کە من دەستم پێ کرد ئەو ستافی کە لەگەڵم بوو بە هاوکاری کاک محەممەد جەمیل مامۆستا محەممەد جەمیل دەرهێنەری پرۆگرامی ئستودیۆ ئێستێران بوو، هاوکارێکی باشی من بوو، کەسێکی زۆر خۆشەویستە. هەمیشە من کارێک بکەم دەبێت کاک محەممەد جەمیلی تێدا بێت، لەبەرێ کەسێکی زۆر بەوەفا، زۆر باش، کەسێکی زۆر شیاو، من عادەتم کەسێکی جوانە. ئەڵێن کاک محەممەد 1 2 3 4 5 مان پێویستە بۆ پرۆگرامە حازر کرێەوە، تەواو من ترسم نییە، ئەو لە ئەوڵ تا ئاخیر هەمێ مەزبوطەکان بە باشی. ئەوە بیرەوەری گرنگە. بەڵێ ئەویش لەناو گەنجەکان ناوە بەڵاتێکوارەکەی خۆیان دەرهێنانی بۆ زۆر لە کلیپەکانی منیش کردووە. ئەنجا مەرحەلەی هانی دەستی پێ کرد. لەو کاتەدا بەڕێوەبەری کۆڕەک بوو. ئەلبومی هانی ئەلبومێکی زۆر جوان بە ناوی سەندەرێلا. هانی چۆن پێشتر ئەتناسی ئەلەمناسی بە هاتبووە بۆ خۆی پێشتیش گۆرانی بێژ بەڵام گۆرانی ڕسمی تۆمارکراوی نەبوو، گۆرانی دەوت و هەرەوەندە ئەلبومی سەندەرێلان بۆ کرد کە لە دیسان خۆی هات بۆ چۆ هات بۆ لە چۆنستان و هاتەوە و کاتم ماڵەکەم هەبوو هەمووشان لە ماڵەکە لەگەڵ خۆم دەبوو لە کاتی کات تۆمارکردنی کاروشتەکە ماڵەکە ماڵێکی هونەری بوو. ئەو کاتە ستۆدیۆ لە ماڵەوە نەبوو، نەخێر لە ستۆدیۆی زاگرۆس تۆمارکردن مەکرد، لە ستۆدیۆی تەلەڤیزیۆنی زاگرۆس بە هاوکاری لەگەڵ کاک کاوەشێخ. ئەلبومی سەندەرێلا کۆمەڵی شعری دکتۆر ئاراز عەبدولکەریمە، هەروەها کاک حەمەد سەعید حەسەنە، کاک حەمەد سەعید ئیبراهیمە، کاک ئەدیب چەلکیە. هاوکێشەی ئەو شاعیرانە کۆمەڵێک بوون لەگەڵ من لە هەموو ئەلبومەکان هەبوون. مەهاباد قەرەداغیە کارەکە نانا بۆ سووتان ئەو گۆرانشمان کرد یەک دوو شعری تەکسی بەرامالی کاک بەرهەمعەلی، یعنی ئەوانە هاتنە هاوکێشەی کارەکانەوە لە هەموو پرۆژەکانی کە دەمکرد بەشدار بوو. ئەلبومەکەی هانیش سەرکەوتێکی زۆر باشی بەدەستهێنا. لەو کاتەش تەلەڤیزیۆنمان بەدەستەوە بوو، گۆرانەکانمان کە بڵاو دەکردەوە زۆرتر بڵاو دەبوونەوە، گۆرانەکانمان زۆر بڵاو دەکردەوە. ئەلبومەکەی هانی ناویچی بوو؟ سەندەرێلا. گۆرانێکی هاوبەشی تێدا بوو لەگەڵ هونەرمەند میرا عەلی، گۆرانێکیش تێدا بوو لەگەڵ هەڵدێر، دوو دوێتی تێدا بوو، لەگەڵ گۆرانێک بوو مافی ژن لەسەر خۆسووتان، لەگەڵ گۆرانەکانی تری عاشقانە بوو. کلیپی سەندەرێلاشمان کە تەکسی بکەریمە لە لوبنان لەلایەن دەرهێنەری بەناوبانگ فاتیحەدا کاری کلیپی بۆ کرا، ئەو کارەمان کرد. تەوشمێکی گەنجی زۆر چوو ناو ساحەکەوە، یعنی گۆرانی سەنگی هەواران ئاواز لە دوای شعرەکەی لە دوای ئەلبومەکە لەناو ئەلبومەکەیە، چونکە ئەوە یەک لە گۆرانیە زۆر ناودارەکانی ئەو ڕاستە قۆناغای بوو. ئەتوان بڵم هەر یەک لەو هونەرمەندانە گۆرانی دوو گۆرانی سێ گۆرانە زۆرە چۆ ناو خەڵکەوە کە ئەو کاتە کلیپ یەک دانە دوو دانە بۆ ئەلبوم دەکرا زۆرتر، تەنها گۆرانی چیلات و گۆرانی لێ دەکرایە کلیپ و کۆتایی بە پرۆسەکە داهات و
لەو مەرحەلەیە دەوشبێکی زۆر لەسەر من بوو لە هونەرمەندان و کار و ئەو دیسان بەخرەکانی زۆر بوون بەڵام کەواتەبابی لەسەر شتێکی تر بەڵێ بووبوورە بێزگەرەوەی لەو قۆناغەیە ڕەخنەباران کرایی ئەمان هەمومان نەزانین بەڵام ئەو هەموو ئیشانەی کە کردت خۆ ئەو کاتەیش کۆمپانیا وەکو ئێستا نەبوو بەڵێ ئەرچی ئەو هەموو ئیشانەی کردت لەسەر ئەرچی چێ بووە یانی ڕاستی لەو کاتەدا ببوورە ئەو بۆ مێژووە بۆ مێژوو ئەومان پێڵێ چونکە بۆ ئەو خۆناغا خەڵکێکی زۆر قسەیان لەسەرەوە کرد هەڵکەوزایر بە حکمی ئەوەی کە ڕاوێژکاری بەڵێ ڕاوێژکاری هونەری سەرۆکوەزیرانە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆیە ئەو دەرگایی بۆ کراوە تۆ بتوانێت ئەم هەموو کارانە بکات تۆ وەڵامی ئەوە بدەرەوە ئەوە گرنگە من ئەوەکو حکوومەت پشتگیری هەموو هونەرمەندان ئەوەی پێم کراوە کردووە ئەو هونەرمەندانەی کە لەگەڵیشم بوون بەشێک بوون لەوانەیە هاوکاری کراون یارمەتیم داوان دەبێت ڕاستەکان بوترێ ڕاستەکان خۆی بوتێ لەگەڵ ئەوە پەیوەندیکی باشم لەگەڵ کۆمپانیەکان هەبوو کۆمپانیەکانی وەزعی کوردستان زۆر باش بوو ئەو کاتە کۆمپانیەکان چی بوون سپۆنسەریان دەکرد ئەلبومەکانیان بۆ سپۆنسەر دەکەین کۆمپانیەکان وەکو چۆ زۆرە ناوێن لە ناو شەریکەکان هەیە بەڕاستی ناتوانم یەکێک لەوانە دەتوانم بە ناو بێڵم کاک ناوەکانم بیر نەماوە کوردستان نازانم چی کاک فاخر مەرهام بۆ نمونە ئەلبومێ لە ئەلبومەکانی پشتگیری کرد کۆمەڵێک لە کۆمپانیا بەستەوەی هەموو کۆمپانیەکان لەسەر ئەلبومەکان نووسراوە ناوی لەسەر ئەلبومەکانی سپۆنسەری کلیپەکانیشان بەڵێ ئەو مەرحەلە هاوکاری ئێمەیان دەکرد دیسان من لەگەڵ ئەوەی کە باسیەوە بووەکەم خەڵکی کەش لە ناو مەیدانی ئەلبومەکان حازرکردنی ئەلبومەکانم بوو لەوانە پەیوەنجاف کاک ئەیوب عەلی دوو هونەرمەندی بە ئەزموونی دەمخۆشی شارەزا کارم لەسەر ئەو پرۆسانەش دەکرد لەگەڵ بەڵاوبوونەوەی ئەو کارانە ئەلبومی کاک پەیوەنجاف بە ناوی پرسیار کە شاعری دکتۆر ئاراسن عەبدولکەریمە و چەند شارێکی کاک حەمەسایید ئیبراهیم و کاک ڕەنسەنگاری مامۆستاگە لە بیرت نەچێ من هەندێک شتمان لەبیر چووە بۆ نووسینی ئێمە یان با بڵێن بۆ ئەوانەی کە جۆشمان لێگرن ینی ئەوەی دەشنێ کەوتە سەر 2007 یا 2008 ئەوانی تر ینی گرنگە کە باسی هەر قۆناغێک بکەیان هەر ئیشێک بکەی کە کردوتە لە ئەلبومەکان ساڵەکان لە هەمووی بۆ ڕاستە من لەو مەسافەیە پێت ئەڵێم لە بینی 2009 بۆ 2010 زیاتر لە ئەلبومی هونەرمەند لۆکەزایر دەشتێ مۆراد هانی ئەلبومی کاک پەیوەنجاف ئەلبومی کاک ئەیوب عەلی پێشتریش ئەلبومی خاتوو چوپی فتاح هەموو ئەوانە لە 2009 هەتاوە بەڵێ و ئەلبومی دووەمی هونەرمەند میرادەسی پێکرد ئەمانە کۆمەڵە مەرحەلە بوون هەموو پێکەوە هەتا ساڵی هەتا بوو 2010 بۆ بینی 2011 کە من مدیری کۆڕەکش بووم لێرەدا ئەلبومی کاک ئەیوب عەلیش باباس بکەم بە ناوی مۆم چەند شارێکی کاک ڕەنسەنگاری بوو چەند شارێکی کاک حەمەسایید ئیبراهیم بوو شارێکی خاتوو کانی بوو شارێکی بخۆم بوو هەروەها ڕاستیەوەی کە لە یادم بێت خاتوو کەژاڵ ئەحمەد ئەزانی ماوەستا من شتێکی تر بەبیراتەوە تۆ بەڕێوەبەری کەناڵێک بووی کەناڵێک بووی ئەم هەموو گۆرانیە بەڕاستی ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵێت من تەنها 3 سەعاتم هەبوو من پێم سێرە چۆن فریا کەوتووی خۆشە باسی کەم لە بەیانەن لە داوام بوومە تا سەعات دوو ئەچمە تەلەڤیزیۆن تا 12 تا 12 شەو تا شەو لەو مەراحلە ناو داوام لە تەلەڤیزیۆن لەحنەکانم دادەنا داهاتم و پرۆڤم پێکرد لەگەڵ گۆرانی بێش لە ماڵەوە لە دوای 12 بەڵێ لە دەوە لە دەی شەوە تقریبا هەتاکو سەعات 2 نەدەخەوتم پرۆڤم پێ دەکردم پێم لەبەرەکرد ئەم نار بۆ موەزیع بە کاسێتەکان بۆ کاکێ من حسێن یادی بەخێر تەمان باسی کەم لێرە کاکێ من
یەکێکە لەم ناخۆشەویستەکان لە مەرحەلەی گەڕانەوەی کوردستانم لە هەموو هەنگاوەکان لەگەڵم بۆ 450 گۆرانی منی بۆ ئامادەکاری موسیقا و 450 گۆرانی منی کردووە. زۆرە 450 بەڵێ زۆر زۆرە. ئەنجا کاکێ من حسین بە سورعەت ئیشەکانی بۆ من جێبەجێ دەکرد و ئەم مەرحەلەی گۆرانیانە هەمووی لەو سەردەمەدا بوون کاک پەیوەنجافیش بڵێن لەو کاتەدا بوو هەموو ئەوانە و داوامیشە کرد و وەرزی سێمی بەرنامەی کۆڕەکستار دەستی پێکرد. ئەو کاتە من دادوەر بووم کۆڕەکستار بەڵێ لەگەڵ خاتوهانی لەگەڵ دکتۆر محەممەد زازا ئەو مەرحەلەیە هاتە پێشەوە لیژنەکە سێ کەس بووین دوو کەسی تێ چووە فەیناڵ 3 کەس بوو لەوانە عەمار کوفی لەگەڵ ئاراراتی کە ئێستا بینی لەگەڵ گەنجێک بە ناوی ئەوە ساڵە بوو مامۆستا بوورە 2011 کۆڕەکستار 10 بۆ 11 مەسافەی 10 بۆ 11 کاک زیرەک پێم وایە ئەو سیانە چوونە فەیناڵی بەرنامەکە. ئەمە هەمووی لەو مەرحەلەی بوو تەنها ڕۆژانە 3 سەعات و زیاتر من کاتم نەبوو بۆ خەو زۆر مشغول بووم و زۆر کاریش بوو وەکو جارانیش نەبوو جارانیش نەبوو ئەمانە هەمووی مۆسیقای حازر کە تەوزیعی کە بینوسە نۆتا بڕۆ بۆ تورکیا ڕۆژانی پێنجشەمان شەوەکەی دەچووم جومعە هەموو کارەکە بکەم شەممە ئێوارەکەی بگەڕێمەوانێ یان قاهیرە 2 هەفتە جارێک بڵێن هەفتە لەسەر هەفتە دەچوومە تورکیا جاری وایە هەفتەیەکش لە مانگێکدا چوومە قاهیرە. ئەمانە بەرەوە تەنسیق لەگەڵ کلیپکە لەگەڵ مخریجەکان بۆ کلیپکردن ڕاستی ناوی من کە دروست بوو کە دەویشمێکی گەورە بوو ئەکید من ئێستا ئەوە من دەڵێم زەحمەتە هەڵکۆزارێکی کرد دروست بێتەوە چکم هەموو مەراحیلەکان باس کردەوە ببوورە لەوانێت پێت ناخۆش بێتەوە قسەکە دروستە بێت چۆن ئێستا تۆ دروست بووی ڕەنگە لە خۆناغێکی ترە دروست بێت بە ظاهیرە هەیە نادرە لە هەموو مجتەمع ڕەنگە نادر دروست ڕەنگە تۆ بچیتە ناخی ئەستەمە ئەسمعانێک دروست بێتەوە یعنی ئێستا بۆ هەرچی مەراحلێکمان بینی بۆ نمونە ئەکتەرێکی وەکو سوعاد حوسنی دروست نابێتەوە یعنی نییە هیچ ئەکتەر فاتن هەمە زۆر باشە بەڵام ناگاتە سوعاد حوسنی شاملە لە هەموو پاکێجێکدا وەنیە هەندێشت هەیە نادرە دەڕوا نایەتەوە کەسی تر دروستە بێ بە ناوێکیکە بە مۆدیلیشیکە بەڵام زەمانەکەش فەرقی هەیە زەمانەکە فەرقی ڕەنگە چکە هەندێک شت هەیە مەسەڵەن کە تۆ باسیەکەی بەڕاستی لە داهاتووە گەیشتە ئەو حاڵەتە ڕەنگە لە داهاتووە من و تۆ مناقەشەیەک بکەین لەسەرەوەی کە ئەلبومێک چۆنی بە ئەلبومێک مەسەڵەن لە 8 تا 10 گۆرانیە چۆن بە 2 سەعات میلۆدی بوو ئەو هەموو شارانە داهێنرێت ڕەنگە لە دواییە قابلی مناقەشە بێ ئێستا ناڵم ئەوەیە یان ئەو دیاردەی کە زەرابەت باسیەکەی من ئەڵم خوا فرسەدت داسەفەرکە ئەو گۆرانێت تەجیدکە دەنگی گۆرانی بێژەکە لە ستۆدیۆ لەگەڵ کاکاوە تەجیدکە ئەوایە هەمووی خۆم لەوێ بم بەبێ من یەک گۆرانی تۆمان نەکراوە یعنی ئەو جۆرە بیرکردنەوە ئەو جۆرە ئیشکردنە دوور بێ لە زەرابتان ئیشەڵاقەت وا نابێ معرضە بۆ جەڵتەی مێشک یعنی سوکەی زەمان پێویستی بەخەوە بە سەبەبی ئەوە من ئامێری ئۆبوام بخستە لاوە کە خۆم ژەنیاری ئۆبوام چونکە من کەسێکی شارەزاد سەرێشەیەکەم توش بوو لەکەم خەوی وتی زەختی ئۆبواش کە تۆ بکەی پرۆڤم نەکرد بەڵێ بۆ مێشک خراپە بێ بۆ ئەو حاڵەتەی تۆ مەشغوڵەتی و کارکردنە خراپە بێ پێشنیاری من ئەوە ژەنینی ئۆبوام بۆ وەستێنە زۆر باش ئەنجام منیش بۆیە لەو مەرحەلە ئامێری ئۆبواکەم هەدیەکی خاتونێک کرد قوتابیەک لە سلێمانی دەیخوێن ئیمکانەتی نەبوو کە ئۆبوایەک بکڕێ ئەو ئۆبوای لە ئەڵمانە لەگەڵ خۆم هێنام و هەدی ئەو خاتونە بکرد گوتم باوەکو یادگارێکیش لە لای بێ و پرۆڤەش بکە ئۆباکەشم زۆر باش بوو. ئەم مەرحەلەیە و بەرنامەی کورد و کۆڕەکستار و تەلەڤیزیۆن و ئیدارە و داوامی حکوومەت و سەفەرکردن بۆ تورکیا و بۆ قاهیرە و میکسکردنی گۆرانەکان ئاگاد لەبێ و سۆڵۆکان و هەڵبژاردننی ئاسپەکان و ئەوە کاوانیش هاوکارم بوو لە تورکیا دەچوم کاوانی ئەو لە ستۆدیۆ بۆ دەگرتم ئاسپەکانی بۆ ئامادە دەکردم ئامادەکاری دەکرا نۆتە نووسینەکان زۆر جار ناو تایارە نۆتەم دەنووسیەوە زۆر جار تایارە جیازێکی بچووکە بۆ سەوردانە باسکە لە لای تۆشتی وردن بەڵام لە خوێن بۆ خوێنەر و
بۆ بینەر گرنگە بەڕاستی بۆ مێژوو گرنگ کاک هێمن سۆڵەکانی وا پرز لێدەدا ئاسفەکانی تورکە گویان لێ دەگرت بۆیان لێ ناندا زۆر جار لەوە تەجروبە فێر بووم کە دەچووم بە کاکێ من تراک لێم داوا دەکرد ئەیدامێ فلاشێکم بۆ من خستە سەری جیازیشی ئەوەندە بچوو بوو هیدفۆنێکی بە ناو تەیارە بە ئیسراحەت دانیشتم ئەم نووسیەوانە لە تورکیاش تاکیدێکم لێ کردەوانێ سوفرێن دەجار هەڵەیە دروست نەبێت جۆری جوولەکان استقلالی هەموو کاتەکەم بە ئیشکردن ئەبەرەوە تا ئێستاش هەر کەسێ بێتە ژیانی منەوە ڕۆژانە ببینێ هەروە خەریکم و هەروە خەریکی کارم دایمە ستۆریەکەم خەڵکی زۆر دەیە گەنجێکی زۆر دەیە هاوکاریانەکەم پرۆساتی زۆر و کاری زۆر هەیە کە دەستم پێگرۆ کردو باسی دەکەم لە هەنگاوەکانی تردا ئەم مەرحەلەیە هەموو پێکەوتەوە ژمێکی قورس و زەحمەت و بەس خۆش و ئارام بەخش بوو بۆ خۆم کارەکانم دەبینی سەرکەوتنی دێنا و ئەو لە لوبنانەوە زۆر داواکرام و لەو مەرحەلەیە پرۆگرامی مەلیکە جەمالی میس لوبنان کرا من داواکرام بۆ مۆسیقای مەلیکە جەمالی لوبنان یەکێک لە مۆسیقاکانی منیان هەڵبژارد کە کردیان بوو برە مامۆستا چی ساڵێکەوە گرنگە لە 2008 یان نوێە زۆر ناتوانم تاکید بم لە ساڵەکەی مۆسیقای ئەو ڕێوەڕەسمە بەڵێ ڕێوەڕەسمەکە مۆسیقاکەی من بوو کردم دواتر لە ڕێی MBCەوە داوەت کرام مۆسیقای ڕەمەزانم کرد هەر جارێ کارێ بەکارێکەوە بسەرەن لەگەڵ فەضل شاکر پێشتر جانسەڵی بە لە ستۆدیەکانی تورکیا گۆرانی حیات ڕۆحم دروست کرد هەندێک مەراحل هەیە لە بیر دەچێت فەضل شاکر بەڵێ هەندێک مەراحل هەیە لە گێڕانەوە دەبێ بە عام باسی هەندێک لە پرۆژە کارەکان کەم کە ئیشێکی نابغن لە وەتانی عەرەبی ئەوە زۆر گرنگە چونکە تۆ بۆچی لەو ناوەندەیان ناسرایی یانی بێگومان هەنگاو بە هەنگاو گۆرانی ساڵەکان ئەو هونەرمەندە بڵێن خاتو لەیلا هەمیشە جێی شانازیە لە خاتو لەیلا فەریقی جێی شانازی و هەمیشە لای من هونەرمەندێکی زۆر گەورەیە بەڕاستی خاتو لەیلا سێم مەرحەلەی تەجروبەی عەرەبی من بوو گۆرانی عەرەبی بۆ یەکەمین مەرحەلە من لەگەڵ سوعاد حوسین دەستم پێ کرد دووەم مەرحەلە گۆرانی حیات ڕۆحی فەضل شاکر بوو سێم مەرحەلە گۆرانی ڕەجەعنا بەعضنا هونەرمەند لەیلا فەریقی و عەلی حەجار بوو کە بۆ من خەڵاتی باشترین ئاوازانەری 2007 وەرگرت لەسەری بۆ من کاردانەوەیەکی گەورە بوو لە میدیای عەرەب و لە قاهرە پێشوازی کرام بۆ مۆسیقای عەرەبی میێرەجانی مۆسیقای عەرەبی لە 2008 دیسان خەڵات کام لەلایەن دارە ئۆپێرای میسریەوە ئەمە وەکو مێژوو دەڵێن یەکەم هونەرمەندی کورد من بووم لە دارە ئۆپێرای مەسر خەڵات وەربگرم و یەکەمین هونەرمەندم لەسەر ئاستی عێراقیش کە لە دارە ئۆپێرای مەسر من خەڵات بکرد دوا بە دوای من هونەرمەند کازم ساحر تەکلیف کراوە لە دارە ئۆپێرا ئەمە وەکو مێژوو خۆشەکە بزانێ کاتی وەرگرتنی خەڵاتەکە بزە بە چی ساڵێ لە 2000 کۆتایی 2007 مانگی 2000 بۆ میرەجانەکە سەرەتای 2008 لەسەر گۆرانیەکەی لەیلا و نا ئەوە خەڵاتی باشی ئاوازانەری میهرەجان کراوە بەڵام لەسەر پارچە مۆسیقای لە میهرەجانی مۆسیقای عەرەبی کە تەقدیم کرد لەلایەن دکتۆرە ئیناس کە 4 ساڵ پێشەشا وەزیری ڕۆشنبیری مصر بوو شەهادەکەشێکێکە لەو شەهادانەی کە تا ئێستا محتەفزم پێ لاماوە گەر هەموو شەهادەکان لێم بڕوا دوو شەهادە هەیە دایمە محتەفزم پێی شەهادەی دارە ئۆپێرای موسیقی چکم بۆ من زۆر افتخاری گەورە بوو پێم خۆش گەورەیە خەڵاتی باشی ئاوازانەری 2012 هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستم وەرگرت لەسەر ئەسما الله حوسنا ئەوە دێمە سەری دوای باسی دەکەم ئەو دوو خەڵاتە ئەوەی کە بۆ میرات کرد بەڵێ قەت ناتۆم ئەو دوو خەڵاتە لەبیر کەم بۆ من مێژوویەکی گرنگە ئەوەی دواتر ئاخر خەڵاتیش کە لە مانگی 2023 کە لەسەر باشترین زۆرترین حەسەی ئاوازانە لە ڕاو شەرقی ئەوسەط و وڵاتانی عەرەبی لەلایەن ئومەم متحیدەوە خەڵاتێکی ئێستا پێشان دەدەم کە وەرم گرت ڕێوەسمێکی تایبەتیان ئومەم متحیدە UN کرد لە قاهیرە کردیان ئەو گەنجەی کە لێرەیەکان عەدنان تەیموور لەگەڵ من بەشدار بوو بردم لەگەڵ خۆم گۆرانێکی بە کوردی وت و خەڵکی زۆر سەرسامی بوو لەوێ هەم بە دەنگی هەم بە گۆرانیەکە مەراحلەکانی داهاتوو دەگامە سەر ئەوێ بەڵام تەوشمم لەسەر زۆرترین کارەکانی مەشغوڵەتی هونەرمەند پەیوەنجان چۆپی فەتاح ئەیوب عەلی میرا عەلی لۆکە زاهیر دەشتێ
بالضبط. مكاني من لدو وزارو يعني زوازم لكوركينا إذا تسليمي إدارة ككرة جنب زكاني ترولي عن قرتو إيشان لسكر لو مرحلة ما موالق الكومالي كار وهندي باردوخي سياسي كردستان لقران كاري دابو مرحلة كي تردسي بيكر كلحلقي دا تدم بمسري كهات مسار دروسكتني السعودي بو كردستان بيش بو كردستان بيش أو من ميب لا بشجي تري أبدأ اجتماعا باسي أو كرالم كي كأدويس دروستي بكي بناري كولتور بلا أوش قرنقا أوا من لدواي أوا هولندا كنال دروس كمناري كولتور كتأساس واخري لدواي كورك بلا دروسي كمو يقومان قرنقي بكولتوري كردي قراني كردي بهم مرة كولتور بهمو باش كانوا بدا خوا كومال الرجل هاتا أستي أوي كأو تلفزيون لدايك نبو إجازة كشي معه تايسا بناي منوا أما راحلانا روشنو هنجاوي دوم لقل هنا من تشتم رادسي بيكر لقل هنا من لوكا زاهب وألبومي دوم أما دكاري ما ذكردو من كورا كان بجيهش لسنتاي 2011 لكوتاي بلا بداياتي يانزا دسما بألبومي دومي هردو هنا المنكر بيش أو أنا أي بو كردستان لا بو كردستان دمي لق حلقة شوار باسكا بحلقة بيانج بولا ألبوم الدومي هردو هنرمن لسان لهمو تيالكش أو شاعرانه بو ككارب نصر كردبو ألبوم يونوكو ميرا دشني ميرا هرسيكا ألبومي هردو كسيكان بلاو بونوانيو ل 2011 بله مرحلة 2011 ألبومي دشني هريا كان بچن تراغا هنرمن دشني بانزا تراغ بناوي شيكاواوا بيك ألبوم بله شوف هنرمن لوكا زاهير بانزا تراغ بموايا بيك هات بچناوك بناوي أبو نبو بله ميرا ميرا شويتو بوا كشعري كاكا مساعدي لاين بو شويتو يكي كلا قولانا جوانا كان أما مرحلة هات مسار دو بروجي ألبومي الله أكبر لبيني هنرمن لوكا زاهر وميرا علي ولقل سرودي بو كردستان كبيج هنرمن تيدا بزاد وابو لو مرحلة دانين لحلقي بينش لبو كردستان الله أكبر من الله أكبر باستك سري تومان يشاندو دست خارج طبعا كنت بس جناب زور سباس